بەڵێ تایبەت و جیلە تازە ئێستا زۆر حەزیلێتی و زۆری بەدڵە کۆڕندۆکەمان زۆر تایبەتە هاتوینە خواردنگەی کۆریسامیانمان هەیە هاتوین بەشداریمان کردەوە فیستیڤاڵێکی زۆر خۆشە خواردنەکانمان وەڵا حەوە ژۆر خواردنمان هەیە مۆچیمان هەیە ئەمە مۆچیە ئەمە سوشیە دەمبڵینگمان هەیە کۆڕندۆکمان هەیە نودڵسەکانمان هەیە نودڵسەکان زیاتر لە 10 تام بۆ 15 تامە تۆ بۆچیمان هەیە زیاتر لە 7 تامە ئەم خواردنانەوە هەمووی بەردەستە لە خزمەتان وەڵایی سپاس بخوای ئەمە هەموو مشتەرەکان هەری خۆمانە مشتری دەرەوەمان نییە خەڵکیش زۆر بەدڵێتی و زۆری بەلاوە خۆشە هەر ناوی شوێنەکەمان بە ناوی نودڵسەوەی نودڵس ئینگلیزیەکەی سامیان کۆریەکەیەتی لە خزمەتان حەزی لێ خەڵک لە خواردنەکان بەڵێ تایبەت و جیلە تازە ئێستا زۆر حەزیلێتی و زۆری بەدڵە چ شتێکتان زیاتر خواسی لەسەر کۆڕندۆکەمان زۆر تایبەتە زۆر خۆشە و کۆڕندۆکەمان لە سۆسچ و پەنیر ئەتوانی بەس بە پەنیر بێتوانین بە سۆسێکی تایبەتی خۆمانە ئەو سۆسە خۆمان دروستەکەن زۆر تایبەتە ئەمە کرێتە هینەوە و ئەگە بتوانی دروستیکەین زۆر شتێکی باشە بەڵێ لە خزمەتان ئەمە کۆڕندۆکێتە ئەوە نەمدی ببوورە ئەمەیە بەڵێ ئەو سۆسێکی تایبەتی خۆمانە کەچە بوو مەساردی پێواکرێت وەڵایی لە ڕووی ڕیکلامە لە ڕووی مارکتینیەوە زۆر باشە یعنی هەم هەلی کارە هەم شتێکی زۆر باش و شتێکی مۆدرنەیە و شتێکی زۆر جوانە وەڵای ئێمە لای خۆمان دەمێکە تقریبا خەریکیان بوارین 5 ساڵەگە بێ بەس ئێستا تاو ئاشنایەتی پیا کردووە توانین بڵین کە وەکو چۆن خواردنە کوردەوارەکان نەخوری ئەمیش هەر شوێنێکی گرتووە لە دڵی خەڵکە ینی خەڵک زۆر دێتەوە بەڵام بەڵێ لە زۆربەی فیستیڤاڵەکان هەیە خواردنی جیاوازی هەیە بەڵام ئێمە وەکو کۆری بەڵێ تاکە دوکانین هەیە تورکی هەیە بەڵام وەکو کۆری ئەمە بەڵێ جیاوازین یەکەمی